بۆ یەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەدەب و ئەخلاقی جوانی فێر کردوین ئەمە دەشیرین بۆ لایەن سەحابەکان ئەڵێن والله ئەو ڕۆژەی کە تەشریفی هێنا مەدینە هەموو مەدینە ئاوەدان بۆەوەمان نەزانی لە هەموو بندار و بەردێکە و نور هەڵەقڵێ والله ئەو ڕۆژەش کە تەسلیممان کرد جەنازەکە وامانزانی ئەو مەدینەیە کوژاوەتەوە ڕووناکی معنابێت یان نەماوە خۆشی معنابێت لە مەدینەیە لەبەر چاومانە نەبا تەنانەت پیاوێکی وەکو بیلال نەیتوانی لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو مەدینەشە ژیان بەرێتە سەر و چۆ دەرەوە وتی تحمل ناکەم جارێکە دانیشتم لە مەدینەیە پێغەمبەری صلی الله علیه و سلم تیانە بێت ئەبوو زەر بە هەمان شێوە چەندێک لە سەحابەکان تحملیان ناکرد لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم چاویان بەرای ناهات لە ناو مەدینەیە بشین ئەمە دە خۆشەویست بوو لێ گێڕنەوە سەحابەکان ئەوانی کە وەفدی خارجی بوون هاتون بۆ لای وەفدی کافرەکان ئەڵێ والله من چوومەتە لای وەفدی ئەمری کوڕی عاز ئەڵێ ئەڵێ چوومەتە لای کیسرا چوومەتە لای قەیسەری مەلیکی ڕۆم بەس ئەوەی کە دیومە سەحابەی محەممەد صلی الله علیه و سلم بۆ محەممەد یەکەن لا هیچ پاشا مەلیکێ مشتی وام نەدیوە ئەمە غێر ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم خۆشویستووە بەس ئەوەندی کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خوامان نزیکاتەوە خوای گەورە خۆشەویستی ئەو پێغەمبەر و ئیتیباع و شوێنکەوتنی ئەو پێغەمبەری کردووە بە مەرجی چی ڕازی بوونی خۆی بەسە ئەوەندەی کە خوا ڕازی نییە هیچ نایە لەگەڵ لای خۆیان پێێنێ ناوی محەممەد دەبێ صلی الله علیه و سلم شایەتمانی کەسمان تەواو نییە و ئیمانی کەسمان تەواو نییە إلا بێ لەگەڵ ئەشهد أن لا إله إلا الله کە چیش بڵین ئەشهد أن محەممەد رەسوڵ الله صلی الله علیه و سلم کە بێن